بەڕاستی و کەمپینەیەوە کەمپینێکی زۆر پڕبایەخە لە هەموو هەستم کردی سەکە سێرم کرد تشتی باش و دانسخی تیا بوو خۆڵ ناگرێت شتی زۆر باشی تیا بوو کە تەسەورم ناکرد لە ڕاستیا لێت ناشارمەوە کە کتێبی وابە بە هاو بە نرخی تیا بەس کەسی دڵسۆزیشمان هەیە خەڵکی زۆر هاوکاریان کردین لەمەیە من نەزانی زۆر چی دڵخۆشی کردوم ئەو کەسانێک کە پەیوەندیان پێوە کردوین بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ 100% بەڵێنیان داوە کتابی بە نرخە بنێرن ئەمە بۆ من زۆر گرنگە بەڕاستی سپاسی هەموو لایەکەکەم لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵکەم هیمەتەی کردووە ئەم دڵخۆشی هاوڵاتیان لە زاخۆ کتێبیان بۆ چەمچەماڵ ناردووە 100% بەڕاستی و هەڵوێستەی هاوڵاتیانی کوردستان کەم نەبوو زاخۆیە دووهۆکە سۆرانیانە ئیداری ڕاپەڕین هەڵەبجە بەڵێ سلێمانیەوە ئێمار خۆمان ماڵی خۆمانە ئیتر هەمووی خەریکە بەڕاستی سپاسگوزاری یەک بەیەکیانین دیارەکانیان بەرزە نرخێنین ئیشەڵا بەڵێنیان پێدین بەم دیارە جوانەی کە بەخشین بە کتێبخانەکەمان هەوڵەدەین لە ماوەیەکی کورتە بیکەین بە کتێبخانەیە شایستی شاری چەمچەماڵ بێ ستایلێکی جوانتری هەبێ ڕێکوپێکتر بێ ومێ دەکەین دەوڵەمەندتریش بێ لەسەر چاوەیە کە لەو کتێبخانەی پێشووکە تووشی و زەرروسیانە بوون